شربوا ل پشتی باوزێ لەم دیوە لەگەڵ جێشی عێراقی شەرمان بوو لەم دیو لەگەڵ جێشی ئێرانی. غیابی تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکۆماری پێشووی عێراق لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا تەنها کاریگەری لەسەر ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێ نەهێشتووە، بەڵکو کاریگەری ڕۆڵی مام جەلال بە دۆخی سیاسی عێراق و هەرێمی کوردستانیشەوە دیارە. تاڵەبانی وەک سیاسی عەرەبەکان دەڵێن سەمام ئەمانی عێراق بووە، کەسایەتی ناوبراو بە جۆرێک بوو کە هیچ سیاسەتمەدارێکی عێراقی نەیدەتوانی نێوەنگیریەکانی ڕات بکاتەوە و هەرکاتێک دۆخی سیاسی عێراق تێک چوو بووایە ئەو مام جەلال هەمووانی لەسەر مێزێک کۆ دەکردەوە و دۆخەکەی هێور دەکردەوە. تاڵەبانی لەو کاتەی بووە سەرۆکۆماری عێراق لە ساڵی 2006دا زیاتر بەهێزی کەسایەتی و ڕۆڵی سیاسی دەرکەوت، هەرچەندە پۆستی سەرۆکۆمار بەپێی دەستوری عێراقی پۆستێکی تەشریفاتیە، بەڵام کەسایەتی تاڵەبانی لە ماوەی 6 ساڵی سەرۆکایەتیەکەیدا پۆستەکەی کردە پۆستێکی بەهێز و زۆربەی جار ڕۆڵی یەکلاییکەرەوەی دەبینی لە کێشەی نێوان لایەنە سیاسیەکانی عێراق و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. Again, Mr. President, thank you very much for your kind and for warm words you said. لەگەڵ غیابی تاڵەبانی لەسەر ساحەی سیاسی لە دیسەمبەری 2012دا بەهۆی نەخۆشیەوە بارودۆخی عێراق بەرەو ئاڵۆزبوون ڕۆیشت و ناکۆچیەکانی نێوان سون نەو شیعە زیاتر بوو. بە پێڕای بەشێک لە چاودێرانی سیاسیش ئۆکاری کەوتنی مووسڵ و هاتنی داعش بەشێکی بۆ ناکۆچیەکانی نێوان لایەنە سونە و لایەنە شیعەکان دەگەڕێتەوە. لەگەڵ غیابی تاڵەبانیدا ناکۆچیەکانی هەرێم و بەغدا گەیشتنە ڕوودکە و لە دوای ساڵێک بەغدا بە تەواوی بودجەی هەرێمی بڕی و بەو هۆیشەوە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان سەری هەڵدا و موچە خۆرانیش موچەی 5 مانگیان کەوتە لای حکوومەتی هەرێم. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش لە غیابی تاڵەبانیدا ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بە تایبەتی پارتی و گۆڕان گەیشتۆتە لووتکە و پارلەمان پەک خراوە و بەشێک لە وەزیرەکان دوور خراونەتەوە و بەشێک لە حزبەکانیش دان بە سەرۆکایەتی هەرێمدا نانێن. لە سەردەمی شەڕی ناوخۆ و کێشەکانی نێوان یەکێتی و پارتیدا تاڵەبانی ڕۆڵی یەکلاییکەرەوەی بینیوە و هەندێک جاریش سەرباری ناڕازی حیزبەکەی ئەوڵی چارەسەری کێشەکانی داوە و دەست پێشخەری کردووە، بەڵام ئێستا لە غیابی مام جەلالدا کەس نییە دەست پێشخەری بکات و سەرکردە و پارتە سیاسیەکان لێک نزیک بکاتەوە. لە گەڕانەوە لە ئەنقەرە داوای کرد گوتی من دەمەوێت سەردانی کاک مەسعودی بکەم. ئەو تەلێفۆن لەگە کاک بەرهەم کرد وتی ئەرێ چیتان قەراردا؟ وتی وەڵا زۆرینەی مەکتەبی سیاسی پیان ناخۆشە تۆ بە ئیبراهیم خەلیل دابێەوە دەڵێن ئەوان بە نۆبەتیوارە با ئەوان بێن. وتی ئەی ملەت چیاڵێ؟ خەڵک لە سلێمانی وتی وەڵا خەڵک هەموو پێخۆشە. وتی دەمەن بە قسەی خەڵکەکەم. مفازە بۆیان بەڵام مفازەیەکی خۆش بوو، هەموو چون ئیستقبالی دانیشتن مەشهورە ئەوە بە دوو خۆریش دانیشتن هاتنە دەرەوە بە ئەعلامەکەیان گوت من و مام جەلال وتی کاک مەسعودیش وتی ئێمە هیچ خلافێکمان نییە. ورای کاک ڕۆژش گوتی بەڵێ خەتای دکتۆر فواد و عەلی عەبدوڵڵایە. غیابی تاڵەبانی بێجگە لە کاریگەری لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دروست کردووە و لە غیابی ناوبراو باڵەکانی نێو یەکێتی زیاتر دەنگی ناڕازیان دەبیسترێت و کێشەکانیان زیاتر دەرکەوتون. هەرچەندە پێشتریش لە سەردەمی تاڵەبانیدا باڵباڵێن لە نێو یەکێتیدا هەبووە، بەڵام ئەوەی لەگەڵ تاڵەبانیدا بوون ناویان لێنرا بوو هێڵی گشتی، بەڵام لە دوای غیابی تاڵەبانی ناوی ئەو باڵەش گۆڕا بۆ باڵی دەستڕۆشتوو بەهۆی ئەو دەسەڵاتانەی ئێستا لە نێو یەکێتیدا هەیەە. ئەم باڵەش لە ئێستادا لەلایەن هێرۆ ئیبراهیم ئەحمەد هاوسەری تاڵەبانیەوە سەرکردایەتی دەکرێت. غیابی تاڵەبانی کاریگەری سلبی زۆریشی لەسەر یەک هەڵوێستی ئەو حیزبە هەبووە لە پرسە سیاسیەکاندا. تاڵەبانی لە دوای وەرگرتنی چارەسەر لە ئەڵمانیا لە ساڵی 2014دا گەڕایەوە هەرێمی کوردستان و لە ئێستادا دوور لە سیاست لە ماڵەکەی خۆی لە دەباشان ژیان بەسەردەبات و ئەو هاوڕێ و دۆستانەشی کە سەردانی دەکەن بێجگەل لە باسکردنی یادگاریەکانی ڕابردوو و گێڕانەوەی چەند نوکتەیەک هیچ بەلای سیاسەتدا ناچن، ئەمەش بۆ ئەوەی کار نەکەنە سەر جێگیری تەندروستی ناوبراو. تاڵەبانی لە ساحەی سیاسی دوور کەوتەوە و پێشبینیش ناکرێت کە جارێکی تر بگەڕێتەوە، بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا کەسێکی تر وەکو تاڵەبانی لە عێراق و هەرێمی کوردستاندا دروست دەبێتەوە یان بەرپرسە سیاسیەکانی کورد و عێراق سوود لەوانەکانی تاڵەبانی و
کەسایەتی وەردەگرن و دەستپێشخەری دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ نوکتە چییە؟ کلااوێنێکی باش دەکات حتا کلااوی دەخستە سەر من بێزگە لە پێشمەرگەکان کە ئەگەر کەس نەما بە کلااوەکەی دەکات سەر من.